هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران لە سەروبەندی یەکەمین ساڵڕۆژی ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی ژینادا. یەکەم، حکوومەتی ئیسلامی لەژێر زەبری بەردەوامی بزوتنەوەی جەماوەری و بەردەوامبوونی بزوتنەوە داواکاری و ئازادی خوازەکان و هەروەها پێداگری خەڵک لەسەر پاراستنی دەستکەوتەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا تووشی داماوی و سەر لە شێواوی بووە و کاردگەیشتووەتە سەر ئێسقانی. لە پشت بەڕەواڵەت دەسەڵاتێکی یەکگرتوودا قەیرانی سیاسی کۆمەلگا گەیشتۆتە ناو چینە سەرەکیەکانی دەسەڵات و بناغەکانی دەسەڵاتدارێتی خستۆتە لەرزە. دۆخەکە بە جۆرێکە کە ڕێفۆرمخوازەکان وردە وردە خەریکن زمانێکی توندی ڕەخنەگەرانە بەکاردەهێن و ڕێگەی خۆیان لە حکوومەت جیا دەکەنەوە بەرەو بایکۆتکردنی هەڵبژاردن هەنگاو دەنێن. بناژۆ خوازە میانڕەوەکان دەستیان کردووە بە چالاکیەکی جددیتر و هەوڵ دەدەن خەتی خۆیان لەو حکومڕانیە یەکدەستەدا بەرجەستەتر بکەنەوە. لە ناو چوارچێوەی بەرتەسکی دەسەڵاتدا ململانەی هێز لە هەموو بوارەکاندا بە توندی بەردەوامە. بناژۆ خوازە نوێەکان و قاڵیباف کەوتونەتە دژاتی لەگەڵ بەرەی پایداری. مەیلە ناوخۆیەکانی دەسەڵات کە نیگەرانی داهاتووی ڕژیمی ئیسلامین هەر یەکەیان نەخشە و پیلانێکی تایبەت پەیڕەو دەکەن بە مەبەستی دەربازبوون لەو دۆخە و پێشگرتن لە داڕمان و تێکشکانی ڕژیم. بەواتایەکی تر کە لێنە بەربڵاوەکانی قەیرانی تێپەڕبوون لەم دەسەڵاتە یەکدەستەی ئێستا خەریکە لە لووتکەدا ڕەگاژۆ دەکات. دووەم، قەیرانی سیاسی ناوخۆی حکوومەت و قوڵتربوونەوەی قەیرانی ئابووری و پاشەکشەی ئاشکرا لە سیاسەتی دەرەوەدا دەسەڵاتدارێتی یەکدەستی خستۆتە دۆخێکی گەلێک دژوارەوە. گرانبوونی نان، سەفی دوور و درێژ بۆ وەرگرتنی بنزین و دەنگۆی گرانبوونی بنزین، کورتێنانی لە ڕاددەبەدەری بووجە، سیاسەتی پوڵ لە بەرامبەر بە خۆراک کە ئەمریکا بەسەریدا سەپاندوون، نەگەڕانەوەی دۆلارەکانی نەوت بۆ ناو ئابووری وڵات، چاپکردنی ڕۆژانەی چەند هەزار هیممەت واتە 1000 ملیارد تمەن دراوی کاغەزی، هاوکات لەگەڵ چڕبوونەوەی قەیرانە ژینگەییەکان، حکومڕانی دەسەڵاتی یەکدەستی تووشی تەنگ و چەڵەمەیەکی زۆر کردووە. هەڵاوسانی بێسنوور و بێتوانایی دەسەڵات لەمەڕ دابینکردنی پێداویستیە سەرەتایی و جەوهەریەکانی خەڵک لەگەڵ دروشمەکانی پێش لە هەڵبژاردنەکانیان ناتەبایە و ئەمەش هێرشی تەبلیغاتی باڵا ڕکابەرەکانی چڕتر کردوێتەوە. قەیرانی نان و گرانبوونی نرخەکەی، قەیرانی کەمی و دەنگۆی گرانبوونی بنزین و هەروەها کاریگەری ئەم گرانیە لەسەر بەشە جۆرا و جۆرەکانی ئابووری دوو بابەتن کە دەتوانن زەمینەی تەقینەوە کۆمەڵایەتیەکان فراهم بکەن. دەسەڵاتدارەکان لەم بابەتەوە زۆر نیگەرانن. پێدەچێت بە دوای ڕێگایەکدا بگەڕێن بۆ ئەوەی هەم بنزین گرانتر بکەن و هەم ڕێگریش لە تەقینەوە کۆمەڵایەتیەکان بکەن. هاوکات لەگەڵ ئەم دوو قەیرانە پرسی ژینگەش خەریکە دەبێتە پرسێکی کۆمەڵایەتی هەستیار لەسەر ئاستی جەماوەریدا. کەمبوونی ئاو، وشکبوونی دەریاچە و ڕووبارەکان، شەپۆلی مەترسیداری تۆز و خۆڵ و گەردیلەکان و هەروەها ئاگرکەوتنەوە لە دارستانەکان خەڵکیان بە توندی نیگەران و هەستیار کردووە. بە شێوەیەکی گشتی هاوتەریب لەگەڵ شەڕی حکوومەت لە دژی خەڵک لەسەر پرسی حیجاب، پرسی نان و ئاو و بنزین دەتوانن هۆکار بن بۆ سەرهەڵدان و تەقینەوەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. سێهەم، لەسەر بەستێنی وەها بارودۆخێکدا حکوومەتی یەکدەستی ژێر ڕێبەرایەتی خامنەی کە مەجالێک بۆ پاشەکشەی تێدانیا سەرکوتی بێسنوور و هەوسار پچراو بە تەنیا ڕێگای چارەسەر دەزانێت. هەموو هەوڵەکانی حکوومەت تەرکیز دەکاتە سەر ئەوەی کە ئیزنی پێشڕەوی بە خەڵک نەدات. وا دیارە جگە لە سەرکوتکردن هیچ ڕێگەیەکی بۆ هێوەرکردنەوەی خەڵک لە بەردەمدانیە، نە لە بواری ئابووری و نە لە بواری کۆمەڵایەتیشدا. ئێستا دەسەڵات بە ئاشکرا شمشێری لە ڕوو بەستووە. ئێعدامەکان، دەست بە سەرکردنی بەربڵاو، بانکێشکردن و دەرکردنی بەربڵاوی خوێندکار و مامۆستایانی زانکۆ، چڕبوونەوەی فشارەکان لەسەر بنەماڵەی دادخوازان و گوشارخستنە سەر زیندانیان و تەنانەت زیندانیە سیاسیە نەخۆشەکان لە زمرەی تایبەتمەندیەکانی ئەم سەرکوتکاریان. واقعیەت ئەوەیە کە سەرکوتی ئامانجدار و بەربڵاو و فاشیستی حکوومەت بۆ چەند مەبەستی دیاری کراوە
کە بریتین لە بێبەشکردنی بزوتنەوەکە لە بوونی کادر و هەڵسوراوانی بە ئەزمون و متمانە پێکراو، تێکشکاندنی پاڵپشتی بنەماڵەکان لە چالاکانی مەدەنی و سیاسی، دروستکردنی ترس و دڵڕاوکێ لە ناو کەسانی دوودڵ و ڕاڕاو بێهیوادا، پەرەپێدان بە هەستی بێهیوایی و هاندان بۆ کۆچکردن و ڕێگریکردن لە شکڵگرتنی گەرا و کاکڵی ڕێکخراوە جەماوەریەکان. بەڵام تەنانەت ئەم ئاستە لە سەرکوتی دڕندانەش نەیتوانیوە ترس لە ناو کۆمەڵانی خەڵک و هەڵسوراوانی سیاسی و مەدەنیدا پەرە پێبدات و ئەزم و ئیرادەی ئەوان لە پێناو بەرەو پێشبردننی شۆڕشێکی شکۆدار لاواز بکات. چوارم، سەرڕای ئەم سەرکوتکردنە دڕندانەیە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی هەر ئێستاش شۆڕشێکی فەرهەنگی لە کۆمەلگادا دروست کردووە. باوەڕ بە یەکسانی نێوان ژن و پیاو لە زێهنیەکانی کۆمەڵانی خەڵکدا ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر جێگیر دەبێت. دەوڵەتی دەسەڵاتدار لە ئێرانی ئەمڕۆدا ژنان بە کەم ئەقڵ دادنێت و وەک نیوەی ئینسان حسابیان بۆ دەکات. بە گوێرەی یاساکانی کۆماری ئیسلامی ژن تەنیا لەبەر ژنبوونی ناتوانێت هیچ پۆستێکی سەرەکی وەک سەرۆک کۆماری، سەرۆک وەزیران، دادوەر و هیتر وەربگرێت و وەک هاوڵاتیەکی پلە دووش لە زۆریەک لە مافەکانی مرۆڤ بێبەشکراوە. لە ئاوڵاتێک و لە ژێر سایەی حکوومەتێکی تا ئەم ڕادەیە کۆنەپەرستدا خەڵک لە دژی ئەو باوەڕ و تێڕوانینە کۆنەپەرستانەیە ڕاپەڕیون و لە شەقامەکان و ژیانی ئاسایی خۆیاندا هاواری بەرابەری ژنان و پیاوان بەرز دەکەنەوە و بەرەو پێشی دەبن. ئەم شۆڕشە یەکسانی خوازانەیە لە ئاستێکی بەربڵاودا پشتیوانی لێبڕاوانەی بزوتنەوەی ژنانی لە سەر تاسەری جیهان بۆ ڕاپەڕینی ژنانی ئێران دەستەبەر کردووە کە ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی گەورەیە و شۆڕشێکی فەرهەنگی بەربڵاوە. شۆڕشێکی فەرهەنگی عەزیم لە ئێران لە ئارادایە. هەنگاوی یەکەمی ئەم شۆڕشە فەرهەنگیە بریتیە لای یەکسانی ژن و پیا و هەنگاوی دواتر جیایی دین لە دەوڵەت. ئێستا لەسەر بنەمای ئەم شۆڕشە فەرهەنگیە خەڵکێکی زۆر بەرگری لە مافی هاوڵاتی بوونی بەهاییەکان دەکەن. لە کاتێکدا لە سەردەمی قاجاریەکانەوە هەتا ئێستا سەرکوتی بەهاییەکان ئاڵقەی گرێدانی دام و دەستگای ڕۆحانیەت و سیستمی دەسەڵاتی سیاسی بەیەکەوە بووە. خەڵک لە دژی ئەم تێڕوانین و هزرە تاریک و کۆنەپەرستانەیە ڕاپەڕین و هەرچی زیاتر گرنگی بە پرسی ئازادیەکان و لەوانەش ئازادی مەسهەب وەک یەکێک لە مەرجەکانی ئازادی دەدەن. پێنجم، لە هەناوی ئەم شۆڕشە فەرهەنگیەدا ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینا کۆمەڵێک دەستکەوتی درەوشاوی دیکەشی هەیە. ئێستای تر کۆماری ئیسلامی لە چاوی خەڵکدا نەک تەنیا هەرسوتاوە و گەیشتۆتە کۆتاییەکانی خۆی، بەڵکو هەر چەشنە ئاینێکی فەرمیشی بێبایەخ کردووە. لەناو خەڵکدا ئیتر تەنانەت هیچ تەوەهم و خۆشباوەڕیەک سەبارەت بە بابەتی ڕفۆرم و چاکسازی لەم سیستمەدا بوونی نییە. جیایی دین لە دەوڵەت بۆتە خواستێکی ئاشکرا و گشتی کۆمەڵانی خەڵکی ئێران. ئێران تاکە وڵاتێک بوو کە لە ڕێگەی شۆڕشێکی جەماوەریەوە پەیڕەوانی ئاینی باڵادەستیان بەدەسەڵاتکەیاند. ئەم ڕووداوە مێژوویە بێوێنەیە بزوتنەوە ئاینیە تاریک پەرستەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەهێزتر کرد. بەڵام ئێستا ئاخێزی شۆڕشگێڕانەی خەڵکی ئێران لە هەوڵی ئەوەدایە کە بابەتی جیایی دین لە دەوڵەت لە خوارەوە شکڵ پێ بدات. ئەم ڕووداوە دەتوانێت سەرجەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ئاڵوگۆڕی جددی و بنەڕەتی بەرەوڕوو بکاتەوە. واقعیت ئەوەیە کە لە داهاتووی بەرەو پێشچوون و سەرکەوتنی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێراندا یاساکان و لەوانە یاسای پەیوەست بە میرات، مافی سەرپەرشتیکردن و هاوسەرگیری و هیتر چیتر پەیڕەوی لە ئاینی فەرمی ناکات و کاریگەری و ڕۆڵی مەسەب لەسەر یاسای مەدەنی و یاساکانی سزادان نامێنێت. گۆڕانکاریەکی لەو شێوەیە دەبێتە دەستکەوتێکی زۆر گەورە و مێژووی. شەشەم، ڕوتی ئەم ئاخێزە شۆڕشگێڕانەی ئێستا لەسەر بنەمای داڕمانی ئابووری و فەرهەنگی شکلی گرتووە. ئەم ڕاپەڕینە شۆڕشگێڕانەیە چیتر تەنیا بیر لە ڕووخاندن ناکاتەوە، بەڵکو سەودای شکڵپێدان بە بەدیل و ئالتەرناتیڤێکی ڕوونی لەسەردایە. ئەم بزوتنەوەیە تەنیا بزوتنەوەیەکی ڕوخێنەر نییە، بەڵکو بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانەی خاوەن کۆمەڵێک ویست و داواکاری ڕۆژ بە ڕۆژ ڕوونتر و دیاریکراوترە. خەڵک دەرکیان بەو ڕاستیە کردووە کە شۆڕش تەنیا لە پێناو ئازادیدا بەس نییە.
ئێستا بەشێکی زۆر لە خەڵک ڕۆژگاریان بە سەختی تێپەڕ دەبێت کە لە نەچیناتیەکان گەلێک بەرجەستە و بەرچاون لە هەمان کاتدا شاهدی داڕمانێکی ئابووریشی ئەم ئاخێزە شۆڕشتێرانەیە دەیەوێت لە دژی ئەم جیاوازیە چینایەتیەش خەبات بکات و ژیانێکی شایستەی جەماوەری ڕێک بخات. ئەم شۆڕشە شۆڕشێکە بۆ وەڵامدانەوە بە جیاوازیە چینایەتی و نابەرابەریەکان کە جەختکردنەوە لەسەر مافی یەکسانی بۆ ژنان و پیاوان ئەم بابەتە بەرجەستەتر دەکاتەوە چونکە بەشێکی زۆری ژنان سەر بە چین و توێژە بێ بەشەکانی کۆمەلگان. لەمڕۆوە خەڵک ئێستا ئیتر ویست و داواکاری بنەڕەتی تریان هەیە. ئەم پرسەش زۆرێک لە بەدیلەکانی بورژوازی تووشی ترس و نیگەرانی کردووە. حوتم بزوتنەوەکە لە بەرەو پێشچووندایە. ئەم بزوتنەوە شۆڕشکێرانەیە ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵتر و بربڵاوتر دەبێت بەبێ گوێدانە ئەوەی کە لە ساڵیادی ڕاپەڕینی شۆڕشکێرانەی ژینادا هیچ ڕێوشوێنێکی ئەوتۆ دەگرێتە بەر یاننا. بەردەوامبوونی بزوتنەوەی داواکاری و ئازادی خوازانە و حزوری ڕێکخراوە سنفیەکانی مامۆستایان، کرێکاران و خانەنشینکراوان، کۆبوونەوە و ناڕزایەتیە هەینیەکانی زاهدان، بەرخۆدانی شکۆداری دادخوازان و هەروەها هەستیاریە کۆمەڵایەتیەکانی نووسەران و هونەرمەندان توانیویانە بڵێسەی بزوتنەوەکە بەردەوام گەشاوەڕا بکرن. ئەو ئاخێزەی ئێستای جەماوەری خەڵکی ئێران کە لە یەک ساڵی ڕابردوودا لە سەرخۆ بە شێوەیەکی شێلگیرانە و بەردەوام بە دوای ئامانجەکانی خۆیەوە بووە، گیانێکی نوێ بە بزوتنەوەی داواکاری بەخشیوە. هاو ئاراستەیی و لێک نزیکبوونەوەی لە نێوان بزوتنەوەی داواکاری بژێوی تەوەر و بزوتنەوەی ئازادی خوازی و دموکراسی خوازیدا پێکهێناوە و لە نێوان باڵەکانی دەسەڵاتدا کلێن و ناکۆکی قوڵ و بێگەڕانەوەی دروست کردووە. ئێستا زیاتر لە هەمیشە ئەوە ڕوون دەبێتەوە کە تاکە هێزێک کە دەتوانێت بیست و داواکاریەکانی بزوتنەوەکە بەدی بهێنێت بریتیە لە بەشداری و حزوری ڕێکخرا و یەکگرتووی زۆرینەی ڕەهایچینی کرێکار و یان بەواتایەکی تر زۆربەی هەرە زۆری موچەخۆران و جەماوەری خەڵکی تینووی ئازادی و ڕزگاری. تەنیا ئەم جۆرە ڕێکخراوبوونەوەیە کە دەتوانێت ئامانجەکانی بزوتنەوەکە بەکردەوە دەربێنێت. بەڵام ئەم خۆڕێخستنە پێویستی بە کات هەیە و پرسێکی حیاتیە کە ئێستا لە بەردەم چالاکان و هەڵسوراوە مەیدانیەکانی بزوتنەوەکەدایە بۆ ئەوەی خێرایی ڕەوتی خۆڕێخستنەکان لەگەڵ خێرایی ڕوودا و پێشهاتەکانی سەردەمی ئێستادا بگونجێنن. ئەمە پێویستیەکی هەنووکەیە کە بۆ بە سەرکەوتن گەیاندنی هێزی جەماوەر لە خوارەوە گرنگیەکی تایبەتی پێدەدرێت. حیزبی کۆمونیستی ئێران ڕێکخراوی شۆڕژگەری کرێکارانی ئێران ڕاهی کاریگەر شەممە 4 ڕەزبەری 1402 بەرابەر لەگەڵ 26 ئاگۆستی 2023 زین.